دکتۆر هەر لەسەر ئەو کتابە من و شێرپەنجەی باوکم زانۆ کاتە بەڕێستان لە ئەڵمانیا بوون کاتێک پێیان گوتی کە باوکت نەشتەرگەری ئەنجام دەدا. جواب زانام دکتۆرەکان بە باوکتیان نەگوت بوو کە لە بۆ شێرپەنجە نەشتەرگەری بۆ ئەنجام دەدەن ئەگەر تۆزێک ئەو بابەتەشمان بۆ باس بکەیت. بالفعل ڕاستە هەر پێیان گوتم نەشتەرگەریت بۆ دەکەین نەشتەرگەری مەعیدەت لۆ دەکەین باویشم تەلەفۆنی لۆم کرد بە ڕەحمەت بیگوتیەوە نەشتەرگەری دەکەم ئەمیش نەمزانی مۆزوع چیە نەشتەرگەری ڕخەرە کۆرێ زراوە نەشتەرگەری مەعیدە زۆرە ئەوە نییە ئیتر پاشان کە هاتمەوە گوتم زارە عملیاتەکەی مەکە بابێمەوە دوو ڕۆژ سێ ڕۆژم پێچوەگە غەڵەت نەبم هاتمەوە و ئیتر تەمەشای ئەوراقەکانم کرد و زانیم ئەوە شێرپەنجەیە و پێویستە دکتۆرێکی پسپۆر ببینی قرار بدە چکە ئەو نقطەیە زۆر میمە هەموو جارێت یەکسەر دەست بە نەشتەرگەری ناکرێت هەندێک بە عیلاج کیمیاوی دەست پێ دەکرێت هەندێک بە عیلاجی لێزەر هەندێک جار نەخۆشەکە عملیات دەکرێت و جە لێزەری لێ دەدرێت ئەوانە هەمووی دەور دەبینی لە باشترین چارەسەری بە شێوەیەکی باشتر چارەسەر نەخۆشەکە چارەسەر بکرێت. دکتۆر کەی بە باوکتان گوت مەسەڵەن؟ ئەم لەگە بابم پیاوەکی ڕۆشنبیر بوو پرۆفیسۆر بوو مامۆستای جامیعی بوو ئیمانی بەخوای هەبوو یەکسەر پێم گۆ لە کتابەکەش باسم کردیا گوتم ئەو نەخۆشەکە ئەو هایە و دەڕۆین پێکەوە عیلاجی دەکەین و ئیترەوی زۆر ئازایانە و زۆر بە دڵێکی زۆر فراوانەوە نەخۆشەکەی وەگرت و بالفعل نەخۆشەکەیوی لەو مەرحەلەی ئەو تێدا بوو دەبایە خراپتر بی بەڵام ئەو زۆر بەقووەتەوە 5 ساڵ توانی پێوە بژی. جێگاڵمەکانی بەهشت بێت ئیشاڵڵا ئێستا لە هەموو کاتێک خۆشتر بێت دکتۆر گیان دووبارە زۆر سوپاس دەکەم ئەگەر لە کۆتاییدا شتێکتمان بێت. زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان بۆ ماندیبوونتان وەک گوتمان ئیشاڵڵا ئەو دوو ئینتەرویوە هەردوو حەڵقە بەسوود دەبێت لە خەڵکی خۆمان و بتوانین خزمەتێک بکەین هەر کاتێک لە هەر جێکی لە هەر بوارەکی لە خزمەتی. دەستت خۆش بێت دووبارە زۆر سوپاس بۆ ئامادەبوون.